ئاشنایی لەگەڵ کۆمەڵی گەنجان پەیدا دەکات کە ئامادەکاری بۆ دروستکردنی تەفگەرێکی گەورە دەکەن لە کوردستان. ئەویش گروپی ئایدۆلۆژیای پارتی کرێکارانی کوردستان بە ڕێبەرایەتی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان بەشداریکردنی ساکینە جانسز لە یەکەم کۆنگرەی یەکەم پەکەکەدا کە لە 27/11/1978 ئەمە یەکەمین هەنگاوی مێژوویی بوو لە سەرتاسەری کوردستان هەواڵساکینا وەکو شۆڕشگێڕێکی گشتگیر کە لە هەموو کایەکانی کێکۆشاندا بەشدار بوو. سەرەتا لە خەباتی ئایدۆلۆژیای ڕێخستنی ناوگەل دوایی لە بەرخودانی زینداندا، پاشان خەباتی گۆڕەپانی گەریلا و دواتر گۆڕەپانی سیاسی دیبلۆماسی بەڕێوەبرد. هەواڵسارا وەکو ژنێکی فیداکار بە دیسپلین کە خاوەن تایبەتمەندی بە هێزی کۆمەڵایەتی کەسێکی چفاکی بوو تەنها لە دژی سیاست نەکۆڵکردن لە ناوبردنی دەنتەوەی کورد و کۆمەڵکوژی عەلەویەکان ڕانەپەڕیوە، بەڵکو بە شێوەیەکی دژوار بەرەنگاری زێهنێتی ناموسپەرستی سیستەمی پیاوسالاری و عەقڵێتی باوی کۆمەلگا بۆتەوە لە کەسایەتی خۆی فکری خۆیدا بەبێ ئەوەی سنووری کۆنگری و چەوسانەوە بناسێت هەموو سنوور و دۆگمەکانی هەڵوەشاندەوە زۆر بیوێرانە ڕوبەڕووی ئەو چەمک و زێهنێتە دەبوویەوە کە بە هەموو شێوەیەک فکر جەستەیی ژن بند دەکرد. لە پێناوی هەڵگرتنی هەنگاوی نێو تازەگەری فکری زۆرترین فیداکاری بوێری پێشخست. ساکینە جانسز یەکێکە لەو کەسایەتیانەی کە لە فەلسەفەی ژیانێکی ئازاد و بنیادنانی شۆڕشی کۆمەڵایەتی کە بنیاسازی ئایدۆلۆژیای فەلسەفەکەی ڕێبەر ئۆجالان لە ناخەوە باوەڕی پێهێنا بوو.